پاراستنی هەرێمی کوردستان لە هێرشەکان ئامانج و دەرەنجامی هێرشەکان ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دانیال پۆلس شۆڤەکاری سیاسی لە ڤێرجینیا و لەگەڵماندا بەڕێز پۆلس سڵاوتان لێبێتەوە کاتتان باش. بەڕێز پۆلس تو بخێراتیش بۆ کوردستان 24 بەریادەمێکی وەزارەتە دەربایە ئەمریکا دەربارەی ڤان ئێرشێن سەر ژێرخانە ئابووریە سڤیلان ڕاگەهاند و ئێرشکردن لەسەر ژێرخانە ئابووری یان یا سڤیلان لە عێراقێ بکێم تەماشەکردنا سەروەریە عێراقەیە. ئەمریکا دخوازیتن bi van mesêcan çi peyamekê bigehînîtin؟ بەڵێ بڕوام وایە ئەمڕۆکە پێویستە بیر لەو ڕاستیە بکەینەوە کە چەندین ڕژێم لە سەرانسەری جیهاندا هەن ڕژێمێکی زۆرە هەنکەوە هەستەکەن دەتوانن یان بۆیان هەیە بەسەر سەروەری وڵاتاندا باز بدەن و خواستی خۆیان بسەپێنن بەبێ ئەوەی کە داوایان لێ بکرێت ئەو کارە بکەن. من بڕوام وایە کە ئەمە شتێکە زۆر گرنگە لە بەرچاوی بگرین. پەیوەندی نێوان ئەمریکا هەیەی و چێژی لێبینیوە لەگەڵ هەرێمی کوردستان. کوردستان بەشێک بووە یەکێک بووە لە جۆرێک لە جۆرەکان بە شەهرە گرنگەکان و پەیوەندی زۆر گرنگەکانی لەگەڵ ئەمریکا و بۆ هەموو یەکێک لە ئێمە کە پشتیوانی کوردستان دەکەین پێویستە هەوڵ بدەین دەنگێکی هاوبەشمان هەبێت چونکە ئەمە بە جۆرێک لە جۆرەکان لە ئاستی مێژوودا هەڵاوسانی دۆخێکی سەختە پێویستە بەیەکەوە کار بکەین نەک لە دژیەکتری کار بکەین. بەڵێ بەڕێز پۆلس ئەوەی کە بەتابەت لە هێرشەکەی سەر کۆرمۆر ئەوەی سەروەریەکەی پێشێل کرا عێراقا ئەوەی زیانی بەرکەوت کۆمپانیاکان و هەرێمی کوردستانەوە گرفت دروستکردنە بۆ دابینکردنی ئاو کارەبا بۆ هاوڵاتیانی سڤیل ئەمانە هەموویان زیانمەندن بەڵام چێ قازانج لەماکە؟ ئەمە بێگومان دۆخێکی سەختە ئێوە باش لەمە تێدەگەن و بەڵام ئێستا زۆر گرنگە بۆ دەنگی کوردی بۆ سەرکردایەتی کوردی و حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنەکانی دیکە ئەوەیە بەیەکەوە کۆ ببنەوە دەنگێکی یەکگانگیریان هەبێت و سەرکردایەتی لەم دۆخە سەختەدا بەیەکەوە کار بکەن و ئێستا ئەمە پێویستترین شتە بۆیە پێم وایە ئەوەی کە ئێستا ئێمە لە جیهان دەیبینین بە جۆرێک لە جۆرەکان گرژیەکان ئاڵۆزتر بوونە دۆخەکە سەختتر بووە لەلایەن ئەو ڕژیمانەی کە وا هەز دەکەن دەتوانن خواستی خۆیان لە سەرانسەری جیهان و لە سنوورەکاندا بسەپێنن بەبێ ئەوەی هیچ سزایەکیان هەبێ بوونەتە هۆی کوشتنی خەڵک و نانەوەی پیشەوی لە ناوچەکەدا. بۆیە من داوا لە هەموو لایەنەکان دەکەم کە دەیانەوێت بە شێوەیەک لە شێوەکان کوردستانێکی بژاوە و کوردستانێکی بەهێز ببینن ئەوە کوردستانێکی سەربەخۆ ببینن ئەوە دەنگێکی هاوبەشیان هەبێت لە دژی ئەم دەستدرێژی کارانە و من تەواو بڕوان لەوەیە کە ئێمە لە ئەمریکا ئەو کارە دەکەین. زۆر باشە بەڕێز پۆلس یعنی وەکە هەفکاری من بەریان ئاژی پرسیار کرد و دوێ ئێرشێدا ینی سەروەریە عێراقی هاتیە پێشێلکردن دوو خەڵکی هەرێما کوردستانê هاوڵاتیان سڤیلên هەرێما کوردستانê zerermendên serekî û karvedanên nêvdewletî jî durust kirin tu xwe dizanî di nav awan de Emerîka dibêje bi tundî vê êrişê şermiza dikin. Pirsiyar lêre ev ye yanî komelgeha nêvdewletî di nav awan de Emerîka hevpeymaniya dijî Daişê çi bike ji bo vê çendê ku hevpeymaniyên xwe ji van cure êrişane biparêzin yan ev êrişe heta kengî lê berdewam bin tinê به پروتستو کردن یا به شرمزار کردن ایتر تمام دبیتن. من لەگەڵ ئەوە هاوڕان نیم کە تۆ تەواو باست کرد زۆر سنوور هەن کە ئێستانێکە پێشێل کراون ئەم سنوورانەیە کە هەن ئەم سنوورانەیە کە دیارنوانش کە نادیارن لە ئەمریکا بە پرۆپاگەندەیەکی زۆردا دەڕوا بەهۆی چەند وڵاتێکەوە دەبینین لە کیشوەری ئەفریقا بە جۆرێک لە جۆرەکان زانیاری
دزە دەکاتە ناو وڵاتە و بەشێک لەلایەنەکان دەیانەوێت ئەم وڵاتانە و گروپەکانی دیکە بیانەوێت لایەنەکانی دیکە بکەنە ئاماز لە نێو وڵاتانی کیشوەری ئەفریقاداوە ئەو پرۆپاگەندایە کە هەیە بە تەواو ئێوە دەردەخات کە ئێمە لە ناوچەیەکان کە چەند لایەنێکی دیاریکراو یاسا نێودەوڵەتیەکان پێشەل دەکەن ئەو یاسانە پێشەل دەکەن کە چەندین دەیە یاخوارە من باشی نەگەشتێتە بەڕێز پۆلیس پرسیارە من ئەڤەیە دەبێژن و هەرێما کوردستانê û Iraq herêma Kurdistanê û Iraq hevpeymanin digel Emerîka yan hevpeymanin digel hevpeymaniya dijî Daişê aya Emerîka yan hevpeymaniya dijî Daişê wan hevpeymanên xwe amade ne biparêzin ji van êrişane ji bo vê çendê ku Iraq herêma Kurdistanê Sûdê ji derên xwe yên enerjiyê bibînin îtir enerjiya wan yan ji derên wan nekevne ber êrişên gropên çekdar. بەڵێ من هاوڕام کە پێویستە ئێمە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کار بکەین ئەمە تاکە ڕێگە بۆ ئەوی بەرەو پێش بچین و حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە دەنگێکی زۆر بەهێزی هەبێت و سەرکردایەکیەکی یەکانگیری هەبێت و ئەمە ئەو شێوەیەکەوا دەکاتن دەنگێکی بەهێشترمان هەبێت و دەمانەوێت هەوڵەکانمان بەرەو پێشەوە بێت ئەمە کاریگەری زیاتر دەبێت بۆیە من بڕۆمە ئێستا زۆر گرنگە هەوڵ بدەین ڕێگایەک ببێنینەوە لە زیاتر لە یەکترمان نزیکاتەوە نەوەک ئەوەی کە دژایەتی یەکتری بکەین و دەنگێکی هاوبەشمان هەبێت سەرکردایەتیەکی هاوبەشمان هەبێت من بڕۆمە ئەمە زۆر گرنگە لەم ساتە و لە ئێستادا بۆ هەرێمی کوردستان و بۆ جیهانیش ئەمە گرنگە بەڵێ بەڕێز پۆلیس وڵاتانی نێودەوڵەتی لەم جۆرە پرسانە لە پرسی گروپە چەکدارەکان لە عێراق بە تایبەت ئەمریکا پێتان وایە چۆن مامەڵاکات لە ئێستا بە دواوە بە تایبەت بۆ پاراستنی ئەو پەیمانەکانی ئەوم هێرشە لە کاتێکدایە کە ئەمریکا لە کۆبنەوەیان لەگەڵ سوودانیا باسییان لەوە کرێمە خوازیاری ئەوەی عێراق سوود لە سەرچاوی وزەی خۆی ببینێت پێتان وایە ئەم هێرشە هیچ پەیامێکی تێدا بۆ پەیوەندیەکانی ئەمریکا و عێراق بەڵێ من بڕوام وایە کە هەوڵێکی زۆر بەهێز هەیە بۆی ڕێگری بکەیت لە ئاڵۆستربوونی گرژیەکان سەرەڕای ئەو ڕاستیە کە لە چەند هەفتەی ڕابردوودا لە چاوپێکەوتن لەگەڵ کوردستان 24 ئێمە بینیمانە کە ئەم گرژبوونی ئاڵۆزیانە ناکرێت نکۆڵی لێ بکرێت و ئەمەشمان بینیوە بۆیە هێشتا هەوڵ هەیە بۆ ئەوەی بتوانن پارێزگاری بکرێن ڕێگری بکرێت لەوەی دۆخەکە ببێتە دۆخێکی هەرێمی و ناوچەی ڕوبەڕووبوونەوەیەکی هەرێمی بڕوام وایە زۆر شتی دیکەش هەن کە دەکرێت کاری لەسەر بکرێت و لە بەرژەوەندی ئەمریکا کاریان لەسەر بکرێت گۆشکی سپی کۆنگرێس سێنات ئەوە زۆرێک لەلایەنەکان دیکە ئەوان بە ساڵێکی سیاسیدا تێدەپەڕن دووبارە من بڕوام وایە حکوومەتی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان خوشک و برایەکانیان لەوێ یەکێک بوونە لە متمانە پێکراوترین هاوبەشەکانی ئەمریکا بۆیە من بڕوام وایە ئەمە خوێکە کە بەردەوام دەبێت چونکە ئێمە بەهای هاوبەشمان هەیە ڕوانینی هاوبەشمان هەیە و بێکەوە کارکردن لە ڕوانینێک و ئامانجێکی هاوبەش بەشێک لە شێوەکان بمانەوێت کە هەوڵەکانمان ببێتە بگات بە ئامانجی خۆیان ئەمە زۆر گرنگە بۆ ئێستا کورتی بەرسوام بدەیت تو بە پیوەست زانی یان بەگرنگ دەزانی کو ئەمریکا وڵاتێن هەفپەیمان سیستەمی بەرگریە ji bo herêma Kurdistanê dabî bikin ji bo vê çendê ji van êrişan parastî bin من دەڵێم کە ئەمە بە دڵنیاییەوە شتێکە پێویستی بەوێ لە بەرچاو بگیرێت شتێکە کە من پشتیوانی لێ دەکەم لە ڕوانینی منەوە بڕوام وایە دووبارە کە هەرێمی کوردستان یەکێکە لە متمانە پێکراوترین هاوبەشەکانی ئەمریکا و ئێمە پەیوەندیەکمان هەیە لەگەڵ هەرێمی کوردستان کە چەند ساڵێکە و لە چەند دۆخێکی سەختدا بەردەوام بۆ بۆیە دەڵێم بەڵێ ئەمە شتێکە پشتیوانی لێ دەکەم
بەڕێز دانیال پۆڵس شۆفەکاری سیاسی لە ڤێرجینیا و لەگەڵمان تا بیسپاس.